کتێبێکی نوێی وەرزشی کوردی لە شاری سلێمانی بڵاوکرایەوە کە وەرگێڕی کتێبەکە خۆی ناوبژیوانێکی بواری بالەیە و ئەو کتێبەی بە زمانی کوردی شیرین خستە خزمەت یاری بالە و ئارەزومەندان. ئەمڕۆ لە بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانی مەراسیمێک بۆ ناساندنی کتێبی یاسای فەرمی تۆپی بالە 2021 بۆ 2024 کە لە وەرگێڕانی مامۆستای یاریدەدەر محەممەد مەحموود حەمەدجوان مامۆستای کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستی وەرزشی زانکۆی سلێمانی و داوەری پلەیەکی عراق بۆ تۆپی بالە بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا وەرگێڕ تیشکی خستە سەر یاساکانی تۆپی بالە بە وردی و باسی گرنگی کتێبەکەی کرد. دواتر هەر لەلایەن بەڕێزیانەوە کتێبەکەی وەک دیارێک پێشکەشی ئامادەبووان کرد. ئەمە ئەو کتێبەیە کە باسمان کرد ئەمڕۆ لە شاری سلێمانی بڵاوکرایەوە و وەرگێڕەکەشی مامۆستا محەممەد لێرە میوانە لە سپۆرت مەگەزین. مامۆستا بەخێر بێی. هەڵبەت کتێبەکە بە دیزاینێکی زۆر جوان ئامادەکراوە، دەستخۆشی لێەکەین و ئەمەی باسی وەکەم تۆپی بالە وەرزشی بالە ئێستا لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکایە و تا چەند پێویستی بەم کتێبانەیە کە بخرێتە خزمەتی. بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریت کە مامۆستاکاران، سپاس بۆ سپۆرت مەگەزین، سپاس بۆ کورسات. سپاس بۆ جەنابەت. دیارە یەکێک لە بنەما سەرچەکانی کۆمەلگای پێشکەوتنی وەرزشە بەڕاستی ئەوەی کە لە دنیای ئەیبینین لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی ترێ بینین پێشکەوتنی وەرزش لە ئاستێکی زۆر بەرزایە. ئەمە شۆکارێکەوەی کە کۆمەلگای مەدەنی پێویستی بەم جۆرە بوارانەیە بەڕاستی. یاری بالە لە ساڵی مثلا 1940 لە اتحادی دەولی دروست بوو، دوایەوە لە ساڵی 56 اتحادی عراقی مرکزی دروست بوو، دوایەوە لە دوای ڕاپەڕین ساڵی 1997 لە 15 لیژنەی ئۆلۆمپیکی کوردستان سکات بەڕێزکاک ملاوەختیە بوو بە سەرۆکیەکەم لیژنەی ئۆلۆمپیکی کوردستان، دوایەوە اتحادەکانە دروست بوون. وەرزشی بالەیەکە لەو وەرزشە جوانانەی کە لە کوردستان و لەسەر ئاستی دنیا گرنگێکی زۆری پێدرێت و لە زۆری فئاتەکانە بتوڵاتی زۆری هەیە لەسەر ئاستی دووەل و لەسەر ئاستی هەموو بەشەکانی چکچان چ کوڕان. ئەوەی گرنگە لە وڵاتی ئێمەیە بەڕاستی گرفتەکانمان زۆر هەیە لەگەڵ ئەوەی کە
خەڵکانی ئێمە کەسانی مختص بوارەکەیە چی ڕاهێنەرم بە ڕێزەکانن چی یاریزانەکان وەکو پێویست ینی نان بە پیر تێگەشتن لە بواری قانونەکە پێش ئەوەی کە مەهارەکە فێرن پێویستە بەڕاستی دەلان کەسان یاساکەش بزانن چکە لە هەم وڵاتانە گرنگترین شدەوەی یاریزان بەدەر لەوەی کە لە بوارە مەهارەکە پێشەکەی پێویستە لە بوارە قانونەکەشە پێش بکەوێت ئەم قانونە من تقریبا ساڵێک پێوم تا توانیم ئەوە تەرجمە بکەم ئەم کتابە هەر لە سەرەتاوە گرنگی ئەوەیە ئینسان وەرزشی بالە بە تایبەت پێویستە زەوقێک بدرێ بەچی بە بوارەکانی ناوبالە چی کتاب چی ئەو ساح و مەلاعبانێک کە لە داخراون بە شێوەیەکی بەگشتی و جلوبەرگەکان بە تایبەت ڕاستگۆم لەگەڵ جەناب تا لەو تیپانە کە لە کوردستان بە زۆری ینی زۆر ملتەزی من ئەتەکەیتی وەرزشیان ئەرزشی بالا دەتوان جێبەجێ بکەن ملتەزیمن بە قەرارەکان و بە هەموو شێوازەکانەوە یانە مەسیحیەکان وەکو ئەکادی ئەنکا وەکو سەنحاری وەکو قەرەقوش مووسڵ ینی ئەوانە لە هەموو بتوڵەکانە ئەمە سیرەکەی سێتی جوان هەمووی مڕقام هەمووی ڕێکوپێک بە بەستافی ئیداری زۆر ڕێکوپێک مدەڕی مساعدیەکە مساعدی دووەم إلى آخری بەستافێکی زۆر جوانێت نێویاریکە بەداخەوە ئەوکانی ئێمە ینی تا ڕادێکی زۆر لە کۆبنەوە فەنیەکانیشە زۆر جار ئاماژە بەوەکەین پێویستە ئەم شروتانە جێبەجێکن کاتێکێتێتە سەر بتوڵەکە یاریەکانی بتوڵەکە لە کاتی خۆی ئامادە نابێ جلەگەێنێ کاتێکەکە هەمووی لە یاساکەشە هەمووی مەرجە ئەبێ جێبەجێ بکرێت مەرجە لەبەرەوەی هەموو بەبوونی هەر کەم و کوڕێک لەو شتانە کە هەیە کێشە بۆ حەکەم و بۆ یاسا دروست دەبێت ئەوەی ئەم لەم کتابەیە من ئیشارەم پێداوە دووسێ لایانی زۆر گرنگە کۆمەڵێک تعدیلات ساڵی پارکراوە بەدەر لەوەی کە لە ساڵی 2011 کۆمەڵێک تعدیلاتی زۆر لە یاری بالاو کراوە بەڵام لە ساڵی پارەوە کۆمەڵێک تعدیلات زۆر معنی کراوە یەک لەوانە گۆڕینی ناوچەی یاریگە لە بەشی پێشەوە دواوەتە جیاوازێک بکرێت لە نێوان بەشی پێشەوە بەشی دواوەتە ڕەنگی بەشی پێشەوە تا ڕادەیەک تۆخترە لە کتابەکەشە ئاماژەم پیاوە دوو حاڵەتی ئینزار کە کەسێکە تەڕ دەکرێت استبعاد دەکرێت لە قانونی پێشووە ناوچەیەکە بوو لە پشت مەنەسی احتیاتەکانەوە دانرا بوو مەتر بە مەتر بوو بە هێڵێکی سوور کێشرا بوو دوو کورسی تیا دانرا بوو هەت کاتێک یاریزان مدەڕیب هەر یاریزانێک کە تەڕ کرابایە بۆ شەوت یاخود ئیستیبعاد کرابایە بۆ هەموو یاریەکە ئەوە لەو شوێنە دابنیشی هەتا کۆتایی یاریەکەی هەتا کۆتایی جێمەکە ئەگەر تەڕ بووە دوای تۆ کۆتایی هاتنی جێمەکە هاتووە لای مدەڕەبەکە ئاسایی بەڵام بۆ یاریەکە بۆ کۆتایی ئێستا لەم قانونی تازەیە ئەڵێ بچێتە ناو مەنزەعی جلگۆڕینی تیپ هەتا کۆتایی یاریەکە هەتا کۆتایی شەوتەکە ئەمە یەکێک لە خانەکان خاڵێکی تر کە زۆر گرنگە ئێمە لە قانونەکانی پێشووە لە خاڵی 16 و لە خاڵی 8 هەر تیپێکە گەیشت خاڵی 8 و 16 کاتێکی دابڕاوی هوەری هەبوو وەختی مستەقطعی هوەری هەبوو ماوەکەی 1 دقە بوو ئەو ماوەیە تا ڕادەیەکی زۆر ئێستا لابراوە لە اتحادی دەولی دابراوە بەڵام هەندێک لە بوتوڵاتی ئاسیاوی یاخود عەرەبیە ئەوانە سەرپەشی کراون کە خۆیان ئەیدایەنەوە یا داینانەوە لەبەر ئەوەی چی ئەم حاڵەتە ئەم کاتە بۆچی دروست کرا بۆ حاڵەتێکی تیجاریە بتوڵەیەک سپۆنسەرێکی هەیە ئەم سپۆنسەرێکی بازرگانیە لەم کاتانەیە کە بتوانێت بکە یەکێک لە حاڵەکانی تر ئێمە تەبدیلی ئیستثنامان هەیە لە قانونی پێشووە تەبدیلی ئیستثنا تەنها بۆ یاریزانی خونەخۆش و یاریزانی موساب دەبوو ئەو یاریزانی کە پێکرا کە نەیەتوان یاری بکە ئێستا لە قانونەکەی ئەمە هەر یاریزانێک بە ئیزافەی ئەوانە ئیستبعاد بکرێت یاخود تەڕد بکرێت ئەتوانرێت یاریزان بخەر بخرێتەوە جێگای بەڵام بەمەرجێک لە ضمنی ئەو شەش ئەوەیە بێت کە یاسا پێدانەوە لە هەر شەوتە 6 تەبدیلی ئاساییمە هەیە ئەمە نەچیتە زۆر بردەکارێ بۆ ئەگەر یەکێ بیەوێ خۆی بێ کتێبەکەی دەستکەوێ وەریگرێ بوونی یاسا کتێبی یاسا بە کوردی کە جەنابێت وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی بەرەوەی هەندێک ڕاهێنەر و هەندێک یاریزانەوەوانە بێگومان سەرچاوەکانی عەرەبی و نزیان دەست ناکەوێت چاوەڕێی چی ئەەکەی لە وەرزشکاران بۆ بەدەمەوە چوون بە بۆ ئەم کتێبە نوێ کوردیە وەڵام من مامۆستا پرسیارەکە لە جێ خۆیدایە من زۆر پێم باشە هەم بۆ پێشخستنی توانای خۆیان ڕاهێنەرە بە ڕێزەکانمان یاریزانەکانمان هەموو ئەو یاریزان و ئەوانی کە مەبەستیانە لە بوارە ئیش بکەن لە بوارە یاری بکەن لە بوارە خزمەت بکەن گرنگە تەنها هەلا لە مەهارێکە گرنگی پێنەدەن لایەنە قانونەکە لەو گرنگترە بۆیە دەتوانین استفادێکی زۆر لەم کتابانە بکەن نەک هیە من یا برادێکی تر بێت بەڕێزیشتر بێت گرنگەوەی سوود ببینین لەم حاڵەتەیە
مامۆستاکاران یەک گشت خاڵت گرنگتر هەیە بن لە کتابەکە کە باسی کراوە زۆر نوێ پەیوەندی بە تەکنۆلۆژیاکەوە هەیە لەمێ ئاماژەی پێ بدەم مەسەلەی کامیرای چەلەنج کامیرای تەحەدی ئەم کامیرایە لە 2007 جامێ بیبەستمەوە بۆەوە تەکنۆلۆژیا ئێستا لە وەرزشە چ ڕۆڵێکە جێڕە ئەوەی کە ڤار هەیە لە تۆپی پێەیە لە بالەیە چی هەیە بەڵێ هەمان شێوە لە ڤارکە لە تۆپی پێیا هەیە ئێستا شتێکی پێڵەن کامیرای چەلەنج یان مەسەلەن کامرای تەحەدی بە عەرەبیەکە ئەمانە لە 2007 هاتە ناو پێشنیارکە لە 2010 جێبەجێکرا لێچێک لە بوتوڵەکانی میسر لەخوان تەمەنی 90 ساڵ جێبەجێکرا دوایەوە خراە هەموو بڵێن دیارەکان و بوتوڵەکانی اتحادی دەولیەوە هەتا ڕادێکی زۆر باش کاراسانی کردو بۆ ناو بژیوان بە تایبەتی لەو حاڵەتانی کە زۆر گرنگە مەسەلەن ئێستا لە ئیرسالە مامۆستاکاران لە سەروی 135 کیلومتر لە سەعاتێکە سورعەتی ئیرسالە خێرایی ئەم ئیرسالانە لە دنیادا زۆر بووە یاریزانی زۆر بەهێز دروست بووە یاریزانی زۆر هەڵبژاردەی زۆر بەهێزی لەمنەوە بۆیە زۆر کات هەیە نابیندرێت چی نابینێت داخل و خارج نابیندرێت تەج نابیندرێت ماشە لە حاڵەتێکە کە ئیرسال لێدا مەسەلەن قاچی لەسەر خەت ئەگەر هات و ببورە ئەو کامیرە نەبێت لەوانەیە مراقب لە توانای نەبێ بیبینێ بۆیە لە اتحادی دەولی 5 جۆری داناوە 6 جۆر بوو بەس ئێستا دانەیەک نەماوە 5 جۆر ڕێسی داناوە بۆی مدەریب هەست کاتێک بیەوێ دەتوانێت چالەنج داوا بکات بەڵام بەمەرجێ لەم 5 حاڵەتە تێنەپەڕە یەکەمیان خەتی ئیرسال باشە دووەمیان خەتی خەلفی کاتێک یاریزان هەڵەسێ بوو کە قاچی لەسەر خەت بێ خەتی ناوەڕاست نابێ عەبوور بکات ئەگەر عەبووری کرد پێویستە وەرگرێت تەچی بلۆک و زائیدەن لەمسی شەبەکە يعني یاریزە هەت کاتێ لەمسی شەبە بکات تەس بکە بەم 5 حاڵەتە ئەتوانێت وەری بگرێت طبعا ئەم حاڵەتەش لە چیایە زیاتر لە هەر شەوتێکە مدەڕی بۆ هەیە دوو دانە دوو جار داوا بکات چالنج بەڵام ئەگەر بێت و چالنجەکەی بسووتێ یان مەسەلەن لە جێی خۆیان نەبێت جاری دووەمش لە جێی خۆیان نەبێت ئەسرێتەوە هەردووشی لە دەستەیات جارێک لە جاری یەکەم لە دەستەیات بەڵام هەر کاتێک کە ڕاست بوو ئەمێنێتەوە تا کۆتای شەوتەکە لە هەمووش گرنگتر ئەم شێوازی وەرگرتنی چالنجە پێویستە مدەڕی بەوە بزانێت لە خلالی 8 سانیەیە دوای قەراری حەکەم کە بڕیارەدا بۆ لایەق نوقتەیە ئەبێ مدەڕیب خۆی ئیشارەت بکە بۆچی بۆ داواکردنی چالنج بۆ 5 حاڵەتە کە باسم کرد داوای بکات لە خلالی 8 سانیەیە ئەگەر داوا نەکات حەقیە فۆتێ بۆی نییە داوا بکات باش مامۆستا پرسیاری ئەوەکەم بۆی زیاتر ڕوون بێ لای و کەسانی کە لە بالای شارەزانین چێ سێری ئەو ڤیدیۆیە ئاکاتەوە تو حەکەمی یەکەم شوێنەکەی دوورە لە کامێرەکانەوە ڕاهێنەرەکان تا چەند یاریزانان بۆیان هەیە ئەو ببینەوە ئێمە لە قانونەکە شاتیاتی لە بەشی دواوە ئێمە بەدەرلەوە حەکەمێکی پێڵە حەکەمی چالنج طبعا خۆی دوو مساعدی دانیشتووە لە هەموو بوتوڵە ڕسمیەکانە ئەم کەسا 16 کامیرە بێت و چۆوەش پێ بڵم لە هەر بوتوڵەیەکە اتحادی دەولی دابنێ نابێت لە 12 کامیرە کەمتر بێ و لە 16 تا 16 کامیرە ئەبێت دابدرێت لەسەر هەر خەتێک و لەسەر شوێنەکە تا لە 12 تا 16 کامیرە ئەبێت دابدرێت بۆچی ئەموو ئەو کامیرانە ڕەبتن لەگەڵ چێ لەگەڵ حەکەمی چالنج سەیری دەکاتەوە بە خێرایەکی زۆر ئەینێرە بۆ حەکەمی یەکەم و دووەم حەکەمی یەکەم و دووەم هەرێکە و تابلێتێک لە بەدەستیانایە لە بەردەمیانایە هەموو ئەو ئیشاراتان یەکسە پێڵێ ئەمە خارجیان بە سوڕۆ پێڵێ ئەمە خارجیان داخل ئەمە تا چێ تەجنێ ئەمە عەبووری کردویان نەبگوێ لەم شەبەکەی کردووە یان نەیکردووە ئەمە بە خێرایی حەکەمی چالنج ئەیدا بە ئەو ئەیە بەڵام بڕیاری کۆتایی لای حەکەمی یەکەمەوە بۆ ئەو بەڵێ قەراری نهایی کە کاتێک کە حەکەمی چالنج بەل لە ڕێگەی تابلێتەوە ئەیدا بەوەی تەئکید دەکاتەوە 100% ئیدی ئەمە کۆتاییە حتمیت وا دەبێ قەرار بات ئەگەر بۆ لا بوو ڕاستی کرد حەکەم ئەتیادی ڕاستەکەی خۆی جێبەجێ بێ ئەگەر عەکسیش بوو ئەتیادی ئیرسالەکە داتەوە نوقتە داتەوە تیبی بەرامبەر و پێچەوە نابێتەوە ئەمە بێگومان لە یارێنە دەوڵەتیەکانە ئەمە بەکاریەت ئێستا لای خۆمان لە عێراق و هەرێمی کوردستانە ئەرکی ئێوە تا چەند ئاسانە کە ئەمەتان لە بەردەستان نییە ئەو کێشارێکی ڕوبەڕووتانە بێتەوە بەڕاستی کێشەمان زۆرە مامۆستا کاروان ئێمە لە تا ئێستا لە بوتوڵی عێراق کە بەرزترین ممتازی عێراق بەرزترین ئاستی خولە لە عێراقا تا ئێستا ئێمە نەماتوانێت ئەم هیتفۆنە بەکاربێنین لە بین حەکەمی یەکەم و دووەمە لە بین دووەم و مسەجیلە ئەم سێ کە سەرپەرشتی شتێکی یاریەکە ئەکەن یعنی بەسیترین شتێک ئەتوانێت بکرێ نەکراوە تا ئێستا دوو لە هەموو شتێک گرنگتر لە هەموو دنیا هەبووە بوتوڵە لەسەر ئاستی ممتازی هەر وڵاتێکا بێ لەسەر ئاستی لیگی هەر وڵاتێکا بێ ئەبێ ئیسیمارەی لیبرۆ دابنرێت تا ئێستا ئێمە لە بوتوڵەی ممتازی عێراقا ئیسیماری لیبرۆ بەکار نهاتووە بەڕاستی ئەمە کارەساتی زۆر گەورەیە چونکە کێشە دروست دەکات زۆر جار ئێمە یاریزان هەبووە ئەنووسرێت تەمان یاریزان کاتی لیبرۆ لە ناوەیە ئەنووسرێت لەبەر لەگەڵ چی یاریزانێک بەدلی کردووە کاتێک کە لە دەرەوەیە لە بینی کات تایم ئاوتەکانە کە وەرە گیرە زۆر جار هەیە مە بینی ومانەمە لیبرۆ هەیە فێڵەکە لەم کاتەیە ئەچێتەوە شوێنی خۆی
ئەگەر ئیسیماری تەسجیلی لیبرۆ هەبی لەو کاتەیە ئەمە کەشف بێ و ناتوانێت ئەبێتە سزا لەسەر تیپەکە تا ئێستا لەو کێشانان تا ئێستا نیمانە ئەوەی کە زۆر کێشەیە لە عێراق وەکو ئیداراتی مامۆستاکاران کێشەمان بەڕاستی من حرمەتم هەیە بۆ هەموو سەرپەرشتیار و بۆ هەموو ڕاهێنەر و بۆ هەموو ئەوانە کە ئێمە گرنگە ڕێز لە کەسایەتی یەکتر بگرین ڕێز لە پێشکەوتنی ئەم بوارە بگرین ئەمە بوارێکی جوانە کۆمەلگا پێی پێش دەکەوێت باشە خەڵکانی کە زۆر پێیان ناسرێت ئەمە کە بێت و بەیەکەوە جوانی کە ڕێز لێ کەسایەتی یەکتر بگرین ڕێز لەوە بگرین کە ئەم قانونە چی بڵێ ئێمە جێبەجێکەین ملتەزیم بین ڕاهێنەرەکانمە تا ڕادێکی باش تا ڕادێکی زۆر ناڵم هەر هەمویان بەڵام هەیە بە شێوازی جزئی و ڕێژەی زۆربەی زۆری قانونەکە لەوانێت تا ڕادێک باش تێ نەگەشت بێت ئەمە یەکێک لە کێشەکەمان گەورەترین کێشەی ناو یاریگا مدەڕیبە وەکو ئەوەی کە هەر تەسەڕوفاتێک بیکات هەر هەڵسوکەوتێکە بیکات چونکە ئەڵقەی وەسڵ نێوان هاندەر و یاریزانە هەر کێشەیە بیکە ئەگەر بێت و بە شێوەیەکی نەرمونیان بڕوات هیچ کێشەیە دروست نابێت ئەگەر هەر تەسیراتیشی سلبی دروستکە لەسەر بوو ینی دەستکە مشاغبەت بدڵنیایەوە هەم هاندەرش لەسەرەوە کێشە دروست دەگات و هەم یاریزانەکانش لیانە شێوە دەبێتە کێشە مەشاکل لەگەڵکە بووە لە ڕێگەی ئەو بەرنامەی بەڕێستانەوە داوا دەکەم چ ڕاهێنەرەکان چی یاریزانەکان بە تەواتی گرنگ بدەن بەچی بە یاساکە ئەم یاسایە من نەبم هەر کەسێکی تر بێت گرنگەوەیە فێر بن بۆی بتوانین وەرزشی بالا لە ئەرکی هەموو لایەک ئاسانە بێت من لەگەمە کۆتایی لەگەڵ تۆیە بەڵام ئەمەیە پرسیاری ئەوکەم وەکو ناوبژیوانێک پێ دوایە لە ساڵانی ئایندەیە گۆڕانکاریەکان لەگە بالەیە بەرەو شعڕوە تا چەند تەکنەلۆژیا جارێکی دیکە پشتی پێبەستنەوە ئەمە چالەنجەکە دانراوە چی دیکە هەیە لە بالەیە نزیک بێ لەوەی کە تێستی بۆ بکەن بۆی گۆڕانکاری بەڵێ ئێستا بەوەی کە ئێستا هەیە نزیکترین کە اتحادی دەولی تێست لە تێستایە مەسەلەن حاڵەتێکە پێشووتر هەبووە تێستیەوە دەکات کۆمەڵێک لە خوبەڕا ئەوانە پێشداریان کردووە کە لە ئیرسالە لە تۆپی یەکەمە لە زەڕێ ساحقا لە بەتایبەت لە ئیرسالە تۆپ لە بەشی سەرەوە نەمێنێ واتە ئیستەقبالی تۆپ لە بەشی سەرەوە بە پەنجەکانە نەمێنێ باشە ئەوەی لە ژێرەوە بێت بە شێوەی ئیستەقبالی ژێرەوە بکرێت ئەمە تا ئێستا هەر تێستا لەوەی بەحرێن کاسی عالمی بەحرێن کە لە خوار 90 ساڵان بوو هەڵە نەبم کرا لەوە تێستیان کردووە ئیتر نازانم دوای ئەوە ڕێیەکان چۆنە بۆ اتحادی دەولی ئەوان بڕیاری چیە دەن بڕیاری کۆتایی خۆ دەزانین لای ئەوانە ئیتر ئەمە نوێترین حاڵەتە بەڵام تا ئێستا تێست کرا و هیچ گۆڕانکاریێک نەکراوە نەبووتە قەرار زۆر سپاس دەکەین سواز بۆ ئەمە دەبوون دەستخۆشیشی لێکەین بۆ ئەو پەرتوکە کوردیە هیوادارین بەردەوام بیت لەوەی بەردەوام لە گۆڕانکاری یاسایەکان وەرزشکاران ئاگادارکەیتەوە سواز بۆ جەنابەت سواز بۆ ماندووبوونی کورد سپاس